بسم الله الرحمن الرحيم. سپاس بخوا گەشتینە خزمەت فەرموودەی ژمارە 11. ئەم فەرموودەیە وەڵامی پرسیارێکی زۆر جەوهەری و گرنگی تێدایە بۆ ژیانی مسلمانان، چونکە مسلمانان ئەیانەوێ هەم لە دنیا و هەم لە قیامەتیشدا سەرکەوتووترین و خۆشبەختترینی کەسەکان بن. مسلمانان تەنها بە دنیا و ئامانجەکانیان پسکۆلە نەکردوێتەوە، ئامانجی قیامەتیشمان هەیە، ئامانجی گەورە گەورە. هاوڵێکی بەڕێز لە پێغەمبەری خوا پرسێ صلى الله عليه وسلم: يا رسول الله دلني على عمل إذا أنا عملته يحبني الله ويحبني الناس. راسه بقصيه ابن نام قري أحبني الله وأحبني. طب ما مصاب بوري دس بيكم. بسم الله الرحمن الرحيم. سپاس بخوا گەشتینە خزمەت فەرموودەی ژمارە 11. ناوەڕۆکیان فەرموودەیە وەڵامی پرسیارێکی زۆر گرنگی تێدایە کە لە ڕاستیدا ئامانجی مرۆڤی مسلمانە. چی بکەم بۆ ئەوەی خوا و خەڵک خۆشی بوێم؟ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەڵامی ئەم پرسیارەمان ئەداتەوە. هاوڵێکی بەڕێز ڕزای خوای لێبێ ئەفەرمێ: يا رسول الله دلني على عمل إذا أنا عملته أحبني الله وأحبني الناس. يا رسول الله کارێکم پێ بڵێ، فێرم کە، دلیلم بە، شتێ بکەم کە خوش خۆشی بوێم و خەڵکیش خۆشی بوێم بەو کارە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ: ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما عند الناس يحبك الناس. وازە دنیا بهێنە، خۆ لە دنیا بەکەم بگرە، زوهد بکە، واتە ئامانجەکان لە دنیاە تەسک مەکەرەوە و لێیان گەڕێ، ئەوە خوا خۆشیویت. واز لەو شتەش بێنە کە لە لای خەڵک خۆشیویت. بەڕێزان، و شتێکی زۆر گرنگی لەریا کە پێویستە ئاماژەی پێ بکەین، ئەویش ئەوەیە ئێمە هەر شتێکمان لە خەڵک بوێت لە ڕاستیدا لە لای خەڵک نا، بەڵکو لە لای خوای خەڵک بە ئاسانتر و خێراتر بەدەستی هێنین. نەکەر ئەوە، بەڵکو زۆر زیاتریش لەوەی کە ئێمە تەمۆحی ئەوەمان هەیە خەڵک پێمان ببەخشن. خەڵک چیمان پێدەن؟ ناوبانگ، دەسەڵات، پارە و سامان، خۆشگوزەرانی دنیا، ڕێز و خۆشەویستی. تەواوی ئەو شتانە هەمویان لەلایەن خواوە بەخشرێن. خوای گەورە چی بوێ لەوانە خۆی ئیدا بە بەندەکانی، کەواتە پێویست ناکات ببینە سوالکەری دەرگای مرۆڤەکان و داواکەین ئەوان ڕێزمان لێ بگرن، ئەوان خۆشیان بوین، ئەوان گەورەمان بکەن. ازهد في الدنيا وازهد فيما عند الناس. هەردووکیان بەیەکەوە ئەبێتە دلیل و ئەبێتە گەرنتی بەدەستهێنانی ڕازیبوونی خوا و خۆشەویستی خوا لەگەڵ خۆشەویستی خەڵک، چونکە بەداخەوە خەڵک ئەو کەسانیان خۆش ناوێ کە داوای شتیان لێکن. دوی بێ زەحمەت تۆش داوایان لێ مەکە، بەڵام بە پێچەوانەوە خوا جەلە جەلالوه خۆی ئەو کەسانەی خۆش ئەوێ کە داوای شتی لێکن. خۆی پێمان ئەفەرمێ، فەرمامان پێکە داوام لێ بکەن، داوام لێ بکەن. فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. داوام لێ بکەن و چیتان ئەوێ پێم بڵێن با منتان دەمێ. کەواتە ئەگەر ئەو خۆیان هەبێ، ئەو ئەڵڵایە بناسین، بۆچی ئامانجەکانی خۆمان بچووک بکەینەوە و بین شتە گەورەکان لە بەندەی ئەو خۆیە داوا بکەین لە کاتێکە کلیلەکانی لەلای خۆیە نەک لە بلای بەندەکان. هیوادارم فەرموودەیە لە ژیانی ڕۆژانەمانە جێبەجێ بکەین. خوای گەورە هیدایەتی من و هەمووتان بە. السلام عليكم ورحمة الله وبركاته.